ایوان کدر مه کاکو علیار چافدری سیاسی جباجاره کریستین یه سانتی نروژ باوی که راستا خوب ری اسکایپ گل مده برای کاکو افده میاباش تایباتی سیاست در و گلک نزلالت نوا کمپینام هل بجارتن انداش برچه سیاست در و امریکا بزلالی نای بحث کردن جه گرینگی پیدانی نجبوی ولاتیان یا جی لمجارن دیف هل بجارتن انتن جبوی هر دو سروکان بەگشتی سیاسەتی دەرەوە لە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەمریکادا سەرڕای ئەوەی کە بۆ خەڵکی جیهان زۆر مهمە لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقاوە چاویان لەم ئینتخاباتەیە و بۆیان گرینگە بەڵام بۆ خەڵکی ناوخۆی ئەمریکا لە ڕاستیدا لە باشترین حاڵەتی خۆیدا لە 20% نییە گرنگایەتەکەی بۆی خەڵکی ئەمریکا زیاتر بواری ئابووری زیاتر بواری کۆمەڵایەتی وەشتی ناو وڵاتەکەی خۆیان پێگرینگە بۆیە سەرڕای ئەوەی کە زۆر گرنگە بەڵام بۆ خەڵکی ناوە زۆر گرنگ نییە ئەوە بۆیە کەمتری بە حەز لێ دەکرێت لە دەبیتەکاندا از بحثا راپرسی بکەم تایبەتیژەیەکش مژارێن گەلە گرنگت ناوا کەمپینە هەڵبژارتنەوە راپرسی هەمی و سادیارکن کو سەرکەفتن پشتبووی جو بایدنیە هین وەکە چاودێرین سیاسی چاوت بینن راپرسی پشتگرێدانە بە یعنی هەڵمەتەکە دیارکردی و خەرجکردنا پارەیانش بەر هەندی راپرسی و سا بەحەسکن سەرکەفتن ji بووی جو بایدنەیە ژی راپرسی تشتکی یعنی پشت ڕاستگیریەت ناوا ئەمریکایەدا کۆ دێ سەرکەفتن ji بووی بە نەژبووی دونالد ترامپ لە بیرمان نەچێ زۆربەی جارەکان راپرسیەکان ڕاست دەرچوو و راپرسیەکان ڕاست بوون چون مارجینەکەیان زۆر کەم بووە لە 1% 2% 3% لەوەندەدا بووە بەڵام ئەوەی کە ئێستا چاودێرانی زۆر بەخۆیەوە مەشغوڵ کردووە ئەوەیە کە لە هەڵبژاردننی ڕابردوودا تقریباً 100% راپرسیەکان پێیان وابوو کە هیلاری کلینتۆن دەیباتەوە بەڵام دۆنالد ترامپ بردیەوە و ئەوە وای کردووە لە هەڵبژاردنەکانی ئەم دەورەیەدا دەوری راپرسیەکان کەمتر بێتەوە و ئاعتباریان کەمتر بێتەوە بۆیە تا ئێستا لە راپرسیەکاندا جو بایدن لە پێشە بەڵام لە ڕاستیدا جاری پێشوژوا بوو بۆ دۆنالد ترامپ بەڵام ترامپ بردیەوە بۆیە ئەم چەند ستەیتە ئەم چەند ئایالەتەی کە پێیان دەڵێن سوینگ ستیتس ئەوانەی کە ئایالەتی سوڕاویان پێ دەڵێن وەک فلۆریدا و ئەوانە لە ڕاستیدا ئەوەیە کە هەڵبژاردنەکە و نەتیجەکەی ئاشکرا دەکات جاری پێشوو ترامپ توانی لەوانەدا سەرکەوتوو بێ ماوەتەوە ئەم جارەیان بزانین چۆن دەبێت بۆیە ئاعتباری ئەم راپرسیانە لە ساڵی 2016ەوە تۆزە کەم بۆتەوە تایبەت ئەس بەحسا دوو شەڕێن گرنگین ناوبینە ئەمریکا و چینیدا بکەم ئەوژی شەڕێ 5G و هەروەستا شەڕێ ڤایرۆسی کۆرۆنایەژی تایبەتیژی ئەف مژار چه کاریگەری سەر سیاسەتە دۆنالد ترامپی هەبووە بەرامبەری چینی یعنی هەردوو مژار یەک تەندروستیە یەک ژی ئەلکترۆنی بازرگانیە سیاسەتەکە خەلەتە بەرامبەری چینی یان ژێ دۆنالد ترامپ وسا نیشان دا ئەمریکا پێشی هەر تشتێکی تێ لە ڕاستیدا ئەگەر ئیجازەم دەی زۆر بە کورتی ئەوە ئاماژە پێ بکەم کە دوو سیاسەتی دەرەچی ئەساسی هەیە لە ئەمریکا تقریبا هەموو ڕێی جمهورەکانی ئەمریکا لەسەر ئەم دوو بنچینە ئەساسیە سیاسیە بۆ سیاسەتی دەرەوەیان مۆدلێکیان ئەوەیە کە پێیان دەڵێن ئایزۆلیشنیست ئەوانەی کە لایەنگری ئایزۆلیشن و کاری ناوخۆین لە ئەمریکادا کە ترامپ سەر بەم مەکتەبەیە و نەوعچکیان هەیە کە پێیان دەڵێن ئینتەروێنشنیستەکان ئەوانن کە دەڕۆنە دەرەوەی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە دەرەوە پەیڕەو دەکەن بۆیە ترامپ لە ڕۆژی ئەوڵەوە کە هاتە سەرکار سیاسەتی بەرامبەر بە چین ئەوە بوو کە پێی وابوو چینیەکان سوء ئیستفادەیان کردووە لە ئەمریکا و ئەوان لەم پەیوەندی بازرگانیەدا هەمیشە چینیەکان براوە بوون و سەرکەوتوو بوون و ئەمریکا باجی پێداون و ئەو هاتووە بۆی کە ئەم باجە لەسەر ئەمریکا کەم بکاتەوە لە ڕاستیدا لە بواری ئابووریدا تا پێش قەزیەی کۆڕۆنا دەوڵەتی ترامپ و ئادمینسترێشنی ترامپ سەرکەوتنی زۆریان بەدەستێنا ڕێکاری لە ئەمریکا تقریباً گەیشت بە 0 بوو کە لەگەڵ چین و لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەم وڵاتانە و تەنانەت لەگەڵ ئەوروپاش سیاسەتێکی ئایزۆلیشنیستی و سیاسەتێکی سەخت لە پێناو بەرژەوەندیەکانی ئەمریکایدا ڕەچاو کرد ئەوەی کە لە ترامپی تێکدا و تووشی مشکلەی کرد لە ڕاستیدا مەسەلەی کۆڕۆنا بوو و ئەوە بوو نەیتوانی مدیریەت و بەڕێوەبەری ئەو کارە چاک بکە ئەوەیە ئێستا جۆ بایدن هاتووە ئەگەر کۆڕۆنا نەبایە بە بڕوای من جۆ بایدن ڕخنەیەکی زۆر ئەساسی نەدەتوانی لە بواری ئابووریەوە لە ترامپ بێ بەڵام کۆڕۆنا وای کردووە کە ئێستا جۆ بایدن هاتۆتە سەر ئەوەی کە ئەوەڵەن دەبێت کۆڕۆنا باشتر مدیریەت و بەڕێوەبەری بکەن و لە پاشان پەیوەندی و تەعاملێکی باشتریان هەبێ و بەرژەوەندیەکانی ئەمریکا لەسەر ئەساسی تەعامل بەڕێوەبەرن لەگەڵ چینیش و لەگەڵ هەموو وڵاتانیش ئەس تایبەت بەحسە چین و ئەمریکا بکەم ji بووی 4 ساڵێن داهاتی گشتی ji بووی ئابوورا جیهانێ
گرنگ ئەوە هەردوو وڵات سەر ماسەیە دانوستاندنان ڕوونی شنج بووی چارەسەرکردنا پرزگرێکین ئابووری هەڕاستایەن تەندروستی گرێدای ڤایرۆسێ کۆڕۆنایان ژی دوو جەمسەریەک هەبەت نێڤبینە هەردوو وڵاتان تایبەتیژی دێ بەرژەوەندیا جیهانێدا بە چیش ڕای یعنی باشترە لەبیر من نەچێتەوە لە دوای 1992 کە یەکێتی سۆڤیەت نەماوە ئەمریکا زلهێز بووەوە یەکەم زلهێز و تەنیا زلهێز بووە لە هەم لە بواری ئابووری هەم لە بواری عسکەری و هەم لە بواری ئایدۆلۆژی وەک سیاسەتی لیبرالیستی کە ئەمریکا هەیەی و دموکراسی و ئەو بەهایەنە بەڵام لە ساڵانی پێشوودا لە 6 ساڵی ڕابردووەوە چین وردە بۆتە ڕکابەرێکی بەهێز و خەریکە ئەم جەمسەرەی پێشوو پڕ دەکاتەوە هەم لە بواری ئابووریەوە و هەم لە بواری مۆدێلێک کە پرۆمۆتی دەکات کە عەرزەی دەکات بە دنیان مۆدێلی چینی پێ دەڵێن مۆدێلێک لە سۆسیالیزم کە بازاری ئازادیشی تێدایەوە ئەوە بۆ ئەمریکایەکان زۆر سەختە بچێتە پێشێ بەڵام نهایەتەن ئەمانە دوو زلهێزن کە هەر بە تەئامل و زەخت بۆ یەکتر دێنن فشار بۆ یەکتر دێنن گەماڕۆ دەخەنە سەر یەکتر بەڵام نهایەتەن سەرمیزی مزاکرەیە و بە مزاکرە ئەوانە چون بەرژەوەندیەکانیان لەوە گەورەترە لەگەڵ یەکتری کە بیانەوێ بەرەو حاڵەتی ناخۆش بڕۆن چین ئێران نییە کە ئەمریکا یەکلایەنە بتوانێت گەماڕۆی بخاتە سەر وە خەفەیکە چین وڵاتێکی گەورەیە ئەمریکاش نهایەتەن هەر تەئاملی لەگەڵ دەکاوە ئەوانە نیازیان بە یەکتر هەیە. تمام ئەس بەحسا نێڤبینە ئەمریکای وڵاتین یەکەتی ئەوروپایدا بکەین بوون و مونە گەلک جارە نەکوکیت نێڤبینەوان دەهەنبووینە یا شەمووە گرنگتر ژی ڤەکشان ji ڕێکەفتنا تایبەتیژ یا پاریسێ vê carê biryar dayab temamî bê vekşandin Amerîka jaliyê Donald Trump ve wisa hatiye behezkirin dava bangêşeyê da peywendiyên yeketiya Ewropayê welatên Ewropî gel Amerîkayê taybetîjîn çawa nirxînin 4 salên derbas bûyî ji bo 4 salên bêt pêtiviye ew peywendiye çawa bin çi Biden be çi jî Trump be بەگشتی ئەوروپایەکان لە 50 ساڵی ڕابردووەوە لە زمانی کێنەدیەوە کێنەدی سەرۆکۆماری ئەمریکا بوو لە دەی 60دا بەڵام یەکێک لە مەحبوبترین کەسەکان بوو لە ئەوروپادا ئەوروپایی مێنتاڵیتی زەهنیەت و بیرکردنەوەی خەڵکی ئەوروپا زیاتر لە دموکراتەکان نزیکە لە ئەمریکا وە سەرۆکۆمارە کۆماریەکان لە ڕاستیدا زۆر مەحبوب نین ترامپ بەیە هەر کەسێک بێ بەڵام بەتایبەتی ترامپ لە نێو جەماوەری ئەوروپادا و لە شەقامدا لە ڕاستیدا فیگۆرێکی مەحبوب نییە و خۆشیان لێی نایە و کەسێک نییە بۆ ئەوروپایەکان زیاتر سیاسەتی خۆیان لەگەڵ ئەمریکا ڕاگرتووە تا هەڵبژاردن ئەگەر جۆ بایدن بێتە سەرکار کە ئەوان لایەنگری ئەوەن کە جۆ بایدن بێتە بەعەن نایڵن ئەوان لە بواری سیاسیەوە ئەوە ناڵن بەڵام چاوەڕوانی ئەوەن جۆ بایدن بێتە سەرکار و تەئاملێکی ڕێکوپێکی لەگەڵ بکەن وەک جارانی پێشوو وەک دەورەی ئۆباما وەک دەورەی بیل کلینتۆن تەئاملیان لەگەڵ جۆ بایدن ئاوا دەبێت بەڵام ئەگەر ترامپ بێتەوە سەرکار ئەوروپایەکان 4 ساڵی سەختیان لەگەڵ ئەمریکا دەبێ مەجبورن ئێستا قەزیەی ئێران و زۆر قەزیەی دیکە کە ڕایان گرتووە لەبەرەوەی کە هەڵبژاردننی ئەمریکا تاوە بێ مەجبورن وەڵام بدەنەوە بەوە ئایا بەبەرەی ئەمریکا پەیوەست دەبن یا بۆ خۆیان سربەخۆ دەمێننەوە من پێم وایە ئەوان بە هیچ شێوەیە خوازیاری ئەوە نین کە ترامپ بێەوە ئارزویان ئەوەیە کە جۆ بایدن بێتە سەرکار تەئاملیان لەگەڵ جۆ بایدن زۆر باشتر دەبێت بەڵام چالنجی گەورە یان دەبێت ئەگەر ترامپ بێتەوە سەرکار چون ترامپ هەر لە قەزیەی پاریز نییە لە تەنانەت لە پەیمانی ناتۆش بەحسی ئەوەی کردووە کە ئەمریکا چیتر لەوە ناتوانێت پارە خەرجکە بۆ ڕاگررتنی ئەمنیەتی وڵاتانی ئەوروپایەکان ئەگەردانەوەی ئەمریکا ئەمنیەتیان بپارێزێ و ئاگاداریان بکە ئەوانش دەبێت پارە خەرجکەن تەنانەت بەحسی ئەوەی کردو ئەوروپایەکان ناتوانن پارەی خۆیان لە سۆسیال و لە ڕێفاهی خەڵکەکان خەرجکەن بەڵام ئەمریکا مەجبور بێ پارەی ئەوان لە ناتۆ و لەو پەیمانانە بدا کە لە ڕاستیدا ئەمە ڕاستیەکشی تێدایە بەڵام تەبعەن ئەوروپایەکانەوەیان پێخۆش نییە هەبوونا گرۆپên تونترە و کردارên وانە تەروریستی چل جیهانê be taybetî Ewropayê herî dawiyê ji taybetî jî bajarê Nîsê Fransayê bûye dîşan kirdewên teroristî berdawam in Amerîka jî giringî ve yani vê mijarê temaşa dike ji bo yani nehêlana gropên teroristî çê nivistî bin çi jiyên çalak bin çi partek baştir e ji bo nehêlana gropên teroristî nava cîhanê da yani demokrat yan jî komarî çunkî weke tê diyar kirin taybetî jî heta li Ewropayê jî sal sal rewş xirabtir be kontrol zêdetir dikeve yani bin destê hin gropên teroristî û yên tuntraw لە ڕاستیدا ئەم گروپە تندرە و تەرۆریستیانە وایان کردووە کە ئەوروپاش بە نەوعێک کە زۆربەی وڵاتەکان حکوومەتی سۆسیال دموکراتیان بوو و ڕوانگەی چەپ تێیدا زۆر چەپ و عەداڵەتخوازی و تەئامل لەگەڵ دنیا زۆر بوو بەڵام ئێستا وای کردووە مەوجێک لە پۆپۆلیزم مەوجێک لە ڕاستگەرایی و گەڕانەوە بەرەو ڕاست لە هەموو وڵاتانی ئەوروپایی تقریبەن سەری هەرداوە
و تا ئەم کردەوەی گروپە تەرۆریستیانە لە ئەوروپا زیاتر دەبێت ڕاستەکان و حیزبە ڕاستەکانی ئەوروپا زیاتر لە هەڵبژاردنەکاندا دەیبنەوە و سەرکەوتو دەبن و ئەوانی وڵامیان بۆ ئەوەیە کە دەبێت ڕق بن دەبێت وڵامی ڕق بدەنەوە و نابێ چیتر تەعاملی نەرم بکەن. بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە لە جیهاندا کامیان باشترە ئێمە دیتمان جۆرج بوش کە کۆماری خواز بوو وەک مۆدل ئەگەر بەحسی بکەین مۆدلی ڕقی گرتە بەر حملەی کرد بۆ ئەفغانستان حکوومەتی گۆڕی بۆ عێراق حکوومەتی گۆڕی ئەمە مۆدلێکە کە کۆماریەکان پەیڕەویان کردووە لە ساڵانی ڕابردوودا مۆدلێکی دیکەش دموکراتەکانن کە بۆ نمونە باراک ئۆباما بەحسی لەوە کرد کە دەبێ شوێن بۆ ئێران بکرێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەم ئیسرائیل و هەم وڵاتانی عەرەبی دەبێ مەجال بدەن بە ئێران و ئێران وردە لە پرۆسەیەکی ڕەفۆرمدا ئینتەگرە بێ و بێتەوە نێو کۆمەلگای نێودەوڵەتی. بۆیە مۆدلەکان دوونەوەن دموکراتەکان زیاتر لەگەڵ پرۆسەی تەعامل و ڕێفۆرم و وردە و کاریگەری دانانن بەڵام کۆماریەکان زیاتر لەگەڵ ماکسیمم پرەشەر ئەوەی کە ئێستا فشاری حەدی ئەکسەری ئەوەی کە ئێستا ترامپ دەیباتە پێشێ ئابلۆقەی ئابووری ئابلۆقەی کۆمەڵایەتی و هەموو ئەو فشارانەی کە خستوێتە ئەمانە دوو مۆدلن کامیان چاتر وەڵام دەدەنەوە لە ڕاستیدا وڵامێک بۆ ئەوە نییە کامیان سەرکەوتوتر بوون بەڵام ئەگەر لە من دەپرسی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە مۆدلی کۆماریەکان باشتر بێەوە سەرکەوتوتر بێ. گشتی ئەو خۆڵێن مەدەح بەحەس کردیم تایبەتیژی یەن باش بن چ ژیان خراپین بینن بۆ چونەوە چێ پی سەرکەوێتوان هەڵبژارتناندا ترامپیان ژی بایدن کورتی زۆر بە کورتی بڵام لە ئەمریکا نزیک 250 میلیۆن دەنگدەر هەیە لەو 250 میلیۆنە لە باشترین حاڵەتی خۆیدا 60% لە ئەمریکا بەشداریان کردەوە کە حدودی 150 میلیۆن دەکات لەو 150 میلیۆنە تا ئێستا 60 میلیۆن کەس پێشوەختە چوون دەنجی خۆیان داوە کە ئەمانە زیاتر دموکراتن یعنی دموکراتەکان تا ئێرە لە پێشن بەڵام قسەکە ئەوەیە کە کۆماریەکان بۆ ڕۆژی هەڵبژاردن بەسیزەکی گەورەیان کردووە و خەڵکی کۆماری زیاتر لە ڕۆژی هەڵبژاردنەکاندا دەچن وە بەشداری دەکەن. کلیلی ئەم هەڵبژاردنە لە فلۆریدادایە ئەگەر لە فلۆریدا ترامپ بیدۆڕێنێ هیچ شانسی نییەوە بە دڵنیاییەوە بایدن بردوێتەوە بەڵام ئەگەر ترامپ توانێت لە فلۆریدا بیباتەوە احتمالی زۆری هەیە 100% نییە بەڵام احتمالی زۆری هەیە کە ترامپ بێباتەوە. من بە تحلیلی سیاسی ناتوانم بەڵام بە هەستی خۆم پێم وایە نهایەتەن ترامپ لەو هەڵبژاردنەدا سەرکەوتوو دەبێت. بەڕێز کاکو عەلیار چاودێری سیاسیش باژارە کرستنساند یە نەرویجێ پرێکا سکایپین گەلمەدا بوون زۆر سپاس بووە. هەر بژی